ئەمڕۆ لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان پرۆسەی خوێندن بە ڕێکاری خۆپارێزی و بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی پەروەردە دەستی پێکرد. بەپێی ئامارەکانی وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێم لە کوردستاندا نزیکەی 1,800,000 خوێندکار بە هەموو قۆناغەکانیەوە بۆ ساڵی نوێ دەست بە خوێندن دەکەن و 162,000 مامۆستا و فەرمانبەریش لە خوێندنگاکاندا هەیە. لە سنووری پارێزگای سلێمانی ئەمڕۆ دەرگای خوێندنگاکان بەڕووی خوێندکاراندا کرایەوە. بەپێی ئامارەکانی بەڕێوەبەرایەتی پەروەردەی پارێزگاکەش ئەمساڵ 470,000 خوێندکار لە 1927 خوێندنگەی پارێزگاکە وانە دەخوێنن. بۆ پێداویستیەکان کتێب گەیشتۆتە سەرجەم کۆگای قوتابخانە و خوێندنگا و پەروەردەکان زۆربەی مادەکان لە 100% دابەش دەکرێت. بەشێکی ماوە لە داهاتوو ئاویش دەکاتە قوتابخانە و خوێندنگاکان. ئەمە بە نیسبە پێداویستی ئەمێنێتەوە سەر پێداویستی خۆپارێزی حکوومەتی هەرێمی کوردستان بەشێکی کڕیوە، بەڵام ناتوانین بڵێنەوە بەشی سەدەم خوێندکاران دەکات. هیوادارین ئەم ساڵی نوێ ساڵێکی پڕخۆشی و شادی بێ دوور بێ لە هەموو ناخۆشیەکان. ئێمە وەکو کۆمەڵگەی پەروەردەی کوردستان مولزەمین بە جێبەجێکردنی ڕێنمایەکانی خۆپاراستن لە بەستنی ماسک لە ناو هۆڵی پۆلەکان و لە ناو هۆڵی خوێندنگە. لە پارێزگای هەولێرش پرۆسەی خوێندن بە ڕێکاری خۆپارێزی دەستی پێکرد. بۆ ئەم ساڵیش نزیکەی 600,000 خوێندکار لە خوێندگاکانی پارێزگاکە بەشدار دەبن لە پرۆسەی خوێندنی ئەم ساڵ. داواکارم ئینشاڵڵا پار نەبێت، چکە پاری وەکو بین کۆرۆنا داواکە مەمەزبوط نەبوو. ئینشاڵڵا ئەس دەکەم ساڵیش بەڕێک و پێکی داوام بکرێت. هاوکات لە سنووری پارێزگای دوهۆک بە هەمان شێوەی شارەکانی تر پرۆسەی خوێندن دەستی پێکرد. بۆ خوێندنی ئەمساڵ زیاتر لە 500,000 خوێندکار لە 1621 خوێندنگەی پارێزگاکە وانە دەخوێنن. گرنگیەکە تایبەت لای وەزارەتە پەروەردەی و هەماهەنگیت گەل وەزارەتە سەخلەمیە ji بۆندێک و قوتابی بهێنە پاراستن، مامۆستا بهێنە پاراستن، پرۆسە خواندنی پڕنگێکی ئاسایی دەرباز ببیت. لەو ماژی هەمی ڕێکاراتی گرتینە بەرج بۆندێک و قوتابی و مامۆستا بسەلامەت بن و پرۆسە خواندنە بسەلامەتی بیت و بکەمترین زیان ژێ دەرباز ببین. هەر لە چوارچێوەی دەستپێکردنی خوێندنی ئەم ساڵدا ئەمڕۆ لە پارێزگای هەڵەبجەش پرۆسەی خوێندن بە ڕێکاری خۆپارێزی و تەندروستی با بەشداری زیاتر لە 26,000 خوێندکار و زیاتر لە 4,000 مامۆستا دەستی پێکرد. ئەمساڵ وەزارەتی پەروەردە پلانێکی داناوە، پلانێکی 3 هەفتەی داناوە بۆ ناوناوەندەکانی خوێندن کە بتوانین قەرەبووی ئەو کەم و کورتیانەی کە لە پار ساڵ هەمان بووە لە قۆناغەکانی خوێندنە بە جوهد و توانای مامۆسایان بتوانین قەرەبووی ئەو فەراغانە بکەین کە پار ساڵ جێمانێشت. لەلایەکی ترەوە لە سنووری پەروەردەی خانەقین پرۆسەی خوێندن لە خوێندنگاکان بە ڕێکاری خۆپارێزی دەستی پێکرد. بۆ خوێندنی ئەم ساڵش لە خانەقین 6,000 خوێندکار لە 33 خوێندنگەی ناوچەکە وانە دەخوێنن. هیوادارم ئەم ساڵە وەکو ساڵی پار و پێوەرار نەبێت و ئینشاڵڵا لە نەهامەتی دوور بین و ئەم نەخۆشیش کەم بێتەوە. ئینشاڵڵا ئەم ساڵ ساڵێکی خێر و خۆشی بێ لەسەر هەمومان. ئینشاڵڵا هەوڵێین ئەم ساڵ دەوام وەکو ڕێنمایەکانی بە ڕێنمایەکانی تەندروستی بەستنی دەمامک و ڕاچاوکردنی ڕێنمایەکانی تەندروستی ئەم ساڵە بەڕێ بکەین. جێباسە دەستپێکردنی پرۆسەی خوێندنی ئەم ساڵ لە ناو پۆلدا لە کاتێکدایە کە ئامارەکانی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە بەرزبوونەوەدایە. بۆ ئەو مەبەستەش وەزارەتی پەروەردە و تەندروستی ڕێوشوێنی پێویستیان گرتووەتە بەر کە لە خوێندنگاکاندا خوێندکار بە ڕێکاری خۆپارێزی وانە بخوێنن.